ساڵانێکی زۆرە ئەم هاوار و ناڵەیە دەبیسترێ. پەنابەرەکان خۆیان بە ئاو و ئاگردا دەدەن تا بگەنە دەروازەکانی ئەوروپا. بەشێکیان خنکان، بەشێکیشیان لە ناو کامیۆنەکاندا هەناسەیان لێدڕا. لە ناوە و هاوار و ناڵە و فیغانەدا دەنگی گەنج و ژن و منداڵی کورد دەبیسترێ. هەندێکیان تەنها دەریاکان دەنجیان بیستن و بۆ دوجار بێدەنجیان کردن و هەناوی خۆیان بۆ کردنە گۆڕستان. بەشێکیشیان ساڵانێکە لە ناو کەمپ و دوورگەکاندا گیریان خواردووە و لە چاوەڕوانی وەڵامێکدا دەناڵێنن. بەسەر پشتی دەریایەکدا دەڕۆم، لای زۆرینەی کوردنا و ناوبانگی ئاشنایە، بۆ هەندێکیان دەرگای نەجات و بۆ هەندێکیشیان خوڕپە و دڵسووتانی هەتایی کردوتە دیاری. دەریایەک هێشتا چەندین دایکی کورچاوەڕێن ڕەحمی بجوڵێت و هەواڵێکی جگەرگۆشەکەیانیان پێبدات. لەسەر پشتی دەریاکە خۆم دەخستە شوێنی ئەوانەی شەوانێکی ئەنگوستە چاو لێرەوە گوزەریان کرد، بەڵام نەیانتوانی بگەنە ئەو بەر و خەونەکانیان هەر لێرەدا کۆتایی هات. ئەو زانیارانی دەست ئێمە کەوتووە، هەندێک لەو قاچاقچیانەی خەڵک ڕەوانە دەکەن بە چوب یان بە بەلەم دەیانێرنە ناو ئەم دەریا فراوانە بێڕەحمەوە. ژن و منداڵ سواری ئەو بەلەمانە دەکەن لە ناو ئەم دەریایە بەرەڵایان دەکەن. زۆر جار دەڵێن پێشیان دەڵێن ئەگەر ئاوها شوێنی وەکو ئێستەی ئەو دوورگە و ناوچانەی کە سنووری یۆنانن ئەمانە، ئەگەر نزیک بوونەوە لەم شوێنانە هێزی دەریایی یۆنان تا لێ نزیک بووەوە چوپەکان بدڕێنن بۆ ئەوەی نەتان جێرنەوە بەرەو تورکیا. هەندێک جاریش خۆم دەخستە شوێنی ئەو دایک و باوکانەی شەوێکی زستان کاتێک دەریاکە هەڵچووە و کوڕەکانیان بوونەتە ڕێبواری ئەم ڕێگای نەهاتە دەبێت چ دڵە خوڕپەیەک ژیانی کردبنە دۆزەخ. یا ئەو دایک و باوکانی بە بەرچاویانەوە شەپۆ لە بێڕەحمەکان منداڵە ساواکانی ڕادەماڵین، چۆنە قرچەی جەرگیان قوڵایی دەریاکەی نەکردۆتە ڤۆڵکان. ساڵانێکە قاچاقچەکانی ڕێگای ئەوروپا کاروان کۆچەر و پەنابەرەکان دێنە ئەم کەناراوە و بە یەخت و چوپ و بەلەم ڕەوانەی چارە نووسێکی نادیاریانەکەن. من لە ناو دەریای ئیجەدام کە یەکێکە لە لقەکانی دەریای ناوەڕاست و درێژێکەی 643 کیلۆمەترە و پانیەکەی 322 کیلۆمەترە. لە نیمچە دوورگەی یۆنان و ئەنادۆڵ هەڵکەوتووە و لە گەروی دەردەنیل دەگاتەوە دەریای مەرمەڕا. ئەم دەریایە هێندە چیرۆکی تراژیدی لە هەناویدا هەڵگرتووە.
هێندە گریان و قیژەی ژن و منداڵ و گەنجە پەنابەرەکانی شاردۆتەوە لەوانەیە ڕۆژێک دڵی پڕ ببێ و وەک نیل شەق ببێ و ئاسمان پڕکات لە هەوری گریان. زۆر پەنابەریش بەر لەوەی خەون بە خۆشیەکانی ئەوروپاوە ببینن دەبێت نەهامەتیەکانی ئەم ڕێگای هات و نەهاتەیان وەک ڕاستیەکی تاڵ لە بەرچاو بێ. هەر لێرە بیرم لە ئالان کوردیش دەکردەوە. ئەو منداڵی ساڵی 2015 لەم دەریایەدا خنکا و شەپۆلەکان تەرمە بێنازەکەیان بردەوە کەناراوەکانی تورکیا. بەڵام هێشتا زۆر کەسی دیکە هەن بەشێکی زۆری دەریاکەیان بڕیوە و گەیشتوونەتە دوورگەکانی یۆنان. ئەو دوورگانەی هەندێکیان بە سەرەتای بەدی هاتنی خەونەکانیان و هەندێک بە زەوی ڕزگار بوون لە مەرگ و هەندێکیش بە سەرەتای ژیانێکی نوێیان دەزانی. هەندێکیش وەک قەڵغانێک بینیویانە کە لە دەست کوشت و بڕی وڵاتەکانی خۆیان دەیان پارێزێ. بۆ پەنابەرە کوردەکانیش ئێرە خەونێک بووە. دوای 12 کاتژمێر لە ئەسینای پایتەختەوە گەیشتینە دوورگەی لێزبۆس لە ڕۆژهەڵاتی یۆنان. ئێرە شاری میتیلینیە، پایتەختی ئیداری ناوچەکانی باکووری ئیجە و ناوەندی کارگێڕی دوورگەی لێزبۆسە. سنوورە ئاویەکانی ئەم دوورگەیە 12 تا 17 کیلۆمەتر لە کەناراوەکانی تورکیاوە دوورە. گەورەترین شاری دوورگەکەیە و ژمارەی دانیشتوانی ڕەسەنی نزیکەی 40,000 کەسە. بەڵام ئێستا ژمارەی ئەو پەنابەر و کۆچەرانەی لەو دوورگەیەدا کۆبوونەتەوە خەریکە لە ژمارەی دانیشتوانی ڕەسەنی نزیک دەبێتەوە. لەم دوورگەیەدا چەندین کەمپی کراوە و داخراویش هەن. پەنابەری کوردی هەموو پارچەکانی کوردستان و ڕێژەیەکی زۆری کۆچەری ئەفغانی و عەرەبیشیان تێدایە. هێشتا ژمارەیەکی زۆری پەنابەری کورد لەم شارەدا چاوەڕوانن مافیمانەوەیان لە یۆنان پێ بدرێ و بەشێکیشیان لە ناو کەمپەکاندا و بەناڕەحەتی و ژیانێکی کورد لە مەرگی ڕۆژگار دەگوزەرێنن و هێشتا هیچ وەڵامێکیان نادرێتەوە. ناودارترین کەمپی ئەم دوورگەیە کەمپی مۆریایە. ئەو کەمپەی لە ناودار زەیتونەکانی بنارەکەدا بۆ نزیکەی 3,000 کەس دروست کرابوو، بەڵام ئێستا زیاتر لە 25,000 پەنابەری تێدایە. ژمارەیەکیان کوردن و هەیانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەیانە لە باشوور و بەشێکیشیان لە ڕۆژ ئاوای کوردستانەوە ڕویان کردوتە دوورگەکە و لە کەمپەکەدا گیریان خواردووە. بەیانیەکی زوو لە ڕۆخی ئاوەکە و نزیک وێزگەیە و پاسانەی پەنابەرەکان دەبنەوە کەمپەکە و دەیان هێنە ناو شاری میتیلینی. چاومان بە هاوڵاتێکی کوردی خەڵکی سلێمانی کەوت.
ئەو دەستی کچە بچووکەکەی گرتووە و بە کەنار ئاوەکەدا دەگەڕێ. دووەم جارە دێتەوە دوورگەکانی یۆنان، بەڵام زیاتر لە 6 جار داوای مافی پەنابەرێتی ڕەتکراوەتەوە و پێیان گوتووە هەرێمی کوردستان ئارام و سەقام گیرە و ئێوە دەتوانن لە وڵاتی خۆتاندا باشتر بژین. کە هاتین بۆ سەر سنوور جارێکیان هاتین وتیان درۆیان لەگەڵ کردین، وتیان کاکە تقریبان 30 نەفەر بۆ 40 نەفەرە بەلەم بینیان بەرەوە. دوای کە هاتینە سەر سنوور لە سەر ئاوەکە لەوێ سێرم کرد بەرەبیانی بوو دنیا هێواش هێواش ڕووناکە بوو، سێرم کرد 72 نەفەرە بێ لە عەشیا و شت 72 نەفەر بمانکەن یەک چووکەوە بمان لێرە بۆ ئێرە. دیسان ئەم دووبارە لەگەڵ قاچاقچێک کە قسەمان کرد هاتینەوە بۆ شوێنێکی کە تقریبان لای سەعات 3 شەو بوو، نیوە شەو. دوای ئەوە چووپەکان حازر کرد و یەکێک خستیان لە ناو چووپەکە و وتیان گڵۆپێکی سوورە بینن بەرامبەرمان بوو لە خاکی یۆنان، ئێمە لەوبەری تورکیا بوون، وتیان ئەبێ بەرەوڕووی ئەو گڵۆپە بڕۆن. ئیتر خوا نەجاتی دیان هاتین شەپۆلەشت زۆر هەبوو شەو، تقریبان 5 ساعات لە ناو چووپەکە بوون لە ڕێگا. پەیوەندیمان کرد بە پۆلیسەوە، پۆلیسی دەریاوانی یۆنان هات دوای 2 ساعات هات ئێمەیان ڕزگار کرد. ڕزگاریان کردین هێنانین بۆ یەکەم ڕۆژ هاتین ئەلەو پشتەوە هێنان بۆ ئێرە پۆلیسەکان بۆ جەزیرەی میتیلینی. مناڵەکەم زۆر ترسە، خاسن لانی تینووی بوو، تۆزێ ئاویشی خواردوتی تۆزێ ئاو بخۆم و ئاوەکە سوێر بوو، هەنجا زانی بەحروشتی نەبینی، وتی باوکە سوێرە چی بکەم وەڵا ئاو نییە. هاتین ئەلەوێ لای ئەو باخرێ جەنگی وەستاوە ئەلەوێ دایان بەزاندین، خستیان پاسێکەوە و بردیانین بۆ شوێنی ناو تۆمارکردن کەمپێکە لەسەرەوە پێڵێن کەمپی مۆریا. بەڕاستی کەمپێکی زۆر ناخۆش، کەمپێکی زۆر پیس، پڕ لە نەخۆشی، هیچ شوێنێکی تەندروستی و هیچ شوێنێکی ئینسانیەت نییە. ئەوێ 6 ڕەفزم هەیە تا ئێستا، ڕەفزەکان هەمووی لێ نووسراوە لە کوردستان خۆشە، نە شەڕی لێ نە هیچ شتێک یاسا هەیە بۆ ناسنەوە بۆ ئەوێ. ناوی خۆم نووسیوە ئینشەڵا بەشکم گەڕمە بۆ نیشتمانەکەم. ئەوانەی لە وڵاتەکانی دنیاوە ڕۆکەنە تورکیا بۆ ئەوەی لە ڕێی دەریاوە خۆیان بگەێنە دوورگەکانی یۆنان، بە ئومێدی ئەوان یەکەم جار خۆیان بگەێنە دوورگەی لێسبۆس. لەوێش چەند ناوچەیەک هەیە کە بەردەوام کۆچبەرەکان هەوڵ دەدەن بە ڕێگەی بەلەم و چووک و ئەو کەرەستانەی لە بەردەستیان ئایا خودوانی بۆیان دابینەکەن قاچاقچیەکانیان بگەێن ئێرە. لێرە لەم ناوچەیەدا 12 کیلۆمەترێک لەو بەرەوە خاچی تورکیایە. زۆرتر لێرەوە پەنابەرەکان هەوڵ دەدەن خۆیان بگەێنە ئەم دوورگەیە. لە نێو ئاوەکەدا دەبینن کە ناوچەیەکی وشکانی هەیە. ئێستا بە شێوەیەک لە شێوەکان لەو بەرەوە پەنابەرەکان ڕێنماییەکەن کە هەر چۆنێک هەیە لە ئاوە هەرێمایەتەکانەوە لە سنووری ئاوە هەرێمایەتەکانی نێوان هەردوو وڵاتەوە خۆیان بگەێنە ئێرە بۆ ئەوەی هێزی دەریاوانی یاخود دەوڵەتی یۆنان بچێ بەهانایانەوە بیانهێنێتە ئەم بەرەوە. لە ڕاستیدا کێشەیەکی گەورەیە ئێستا ئەوەندەی کە بە دوواداچوومان لەسەر کردووە. ئەوانەی لەو بەرەوەن هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە بگەنە ئەم بەرەوە، بەڵام بێ ئاگان لەوەی کە لێرە چی ڕوودەدات. پۆل پۆل پەنابەرەکان دەچنەوە ناو پاسەکان و بەرەو کەمپی مۆریا دەگەڕێنەوە. ئەمانە بۆ کڕینی پێداویستیەکانیان
یان بەسەربردننی کاتێک لە دەرەوەی پەرژینی کەمپە پڕ لە کێشەکە دێنە سەنتەری شارەکەەوە. ئێستاش جیهان جیرۆدەی پەتای ڤایرۆسی کۆرۆنایە و دەبێ خەڵکی دووری نێوانیان بپارێزن و بەریەکەوتنیان کەم بکەنەوە. بەڵام ئەمان بەو یەک دوو پاسەی بۆ هات و چۆی کەمپەکەیان تەرخان کراوە ناچارن بترنجێن بەسەر یەکدا و شۆفێر یەکێک لە پاسەکانیش دەڵێت خۆم هەوڵ دەدەم بۆ دوورخستنەوەیان لە ڤایرۆسی کۆرۆنا کارێکیان بۆ بکەم. هەموو ڕۆژێک کاتێک دەوام تاو دەبێت تیمێکی تایبەت دێنە ناو پاسەکە و بە دەرمانی تایبەت پاسەکە پاک دەکەنەوە. لە پشت منیشەوە لەزگەیەکەیە کە دیدا نووسراوە پاسەکە بە تەواوی پاکراوەتەوە. لە هەمان کاتدا لە کاتی دەوام کاتێک پاسەکە بەتاڵ دەبێت لە پەنابەران پێش سەرخستنی پەنابەرانی نوێ ئێمەی شۆفێر بە سپرایەکی تایبەت کە دەرمانی دژە ڤایرۆسی تێدایە تەواوی پاسەکە پاک دەکەینەوە تاکو بتوانین پەنابەرانی دیکە سەرکەون. ماسک و دەستکێشمان پێیە. ئەگەر بێت و کەسێک زۆر بکۆکێت لە ناو پاسەکەدا ئێمە ماسکی پێدەدەین بۆ پاراستنی خۆمان و بڵاو نەبوونەوەی ڤایرۆسەکە ناو پاسەکەدا تا بتوانین خۆمان ئەپارێزین بۆ ئەوەی ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت بڵاوی نەکاتەوە. بە درێژای ڕێگای کەمپەکەش بۆ ناو شار لە تەنی شەقامەکان چاوت بەو پەنابەرانە دەکەوێت کە هات و چۆ دەکەن. کارێکی ئاسان نییە بچیتە ناو وردەکاریەکانی ژیانی یەک بە یەکیان و گوزەرانی خراپیان لە ناو ئەو جەنگەڵ و بنایلۆن و خێوەت و کابینانەدا وێنە بگری. دەبێ زۆر وریابیت و نەکەویتە داوی ئەوانەی شەڕ بە سێبەری خۆشیانە فرۆشن. هەرچۆنێک بێ دەبێ ڕێگایەک بۆ وێنەگرتنی ناو کەمپاکە بدۆزینەوە چونکە ئێرە ماڵی هەزارەها کۆچەر و پەنابەرە و پڕە لە کێشە و شەڕ و چیرۆکی تراژیدی و نەهامەتی. بۆ ئێمە گرنگ بوو ژیان و گوزەرانی کوردەکانی ئەو دوورگەیە بزانین. ئەو کوردانەی مەرج نییە هەمویان دوای خەیاڵی خۆشی ئەوروپا کەوتبن. هەیانە هێندە ناچار بووە مل بەو دەریایەوە بنێت لە نێوان دوو جۆر مەرگدا خۆی داوەتە دەست قەدەر و ڕەحمی ئیجە جۆری مردنەکەی بۆ هەڵبژێرێ. هەیانە ناتوانێت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا بنیشێ و بژی. هەیانە لە ترسی جەنگ لە ڕۆژ ئاوای کوردستان ڕای کردووە. بەڵام دوای ماوەیەکی زۆر دووچاری کێشە و گرفتی دیکە بوونەتەوە و لە ناو کەمپ و کۆڵانەکانی شارەکەدا لە دۆخێکی سەختدا ژیان دەگوزەرێنن. پۆلێک لەو کوردانەی لە کەمپی مۆریادا دەژین بۆ گێڕانەوەی چیرۆکەکانی ژیانیان دەبەینە گردێکی بەرامبەر کەمپەکە. چونکە ئاسان نییە لە ناو هەزارەها کۆچەر و پەنابەری وڵاتانی دیکە بە تایبەتی ئەفغانیەکاندا بتوانن ناخی خۆیان هەڵڕێژن. لەو کەمپەدا کە زیاتر لە 20,000 ئەفغانی تێدایە هەر ئەوان حاکم و سەردارن و کەم مانگ هەیە چەند کەسێک بەهۆی شەڕ و کێشەوە لە ناو کەمپەکەدا نەکوژرێن. من 18 ساڵمە واقعا لێرە زندگی سەختە من 6 مانگە هەم لێرەم چوون بۆ ناو محاوەتێک بە ناو سێڤزۆنەوە گشتیان ژێرەسن بوون. واقعا زندگی کوردن لێرە زندگیکردن لێرە کوردن سەختە. حاڵ و ژیان من هەر نییە وەکو بۆ خۆت دیبی نە ئاو هەیە نە کارەبە هەر نییە. پێم وە ڕۆژیدا 6 ساعات ئەویش بەس کەرەوانەکان هەیە ئێمە کە خەیمێن هەر نیمانە ئەوانەی کۆن هاتوون ساڵێک ساڵ نیگرێ ئەوان کەرەوانیان هەیە یاوەی حاڵەتێکی نەخۆشیە یا پیر بێ یا پەکەوتەیەک بێ کەرەوانی دەدەن بە ئێمەی نادەن. لە خەتەر بوو من لە تورکیا
لەبەر ئەوە هاتیون بۆێرە ئەگەر بمزانیا خەتەریم نییە لە تورکیا نەهاتم بۆێرەوە. ژیانێکی زۆر ناخۆشە لێرە، هیچ ڕێیەکشمان نییە، نە ڕێگای پێشێمان هەیە نەڕێی دوایەمان هەیە. ئێستا من مانگێک دەبێت دوای 1 ساڵی ڕەفزیان دامێ، ڕەفسم وەرگرتووە، ڕەفزەکەشم لەسەر وایە دەڵێ تو دەتوانی بچی بۆ کوردستانی باشوورێ. من چون ساڵێکش لە باشوورێ بووم، دەڵێ لەوێ بۆچی ڕۆشتووی، دوایە کە ڕۆشتی بۆ تورکیای دیسان لە تورکیاش دەتوانی بمێنیەوە. بەڵام 2 ساڵش لە تورکیا مامەوە، بەڵام 2 ساڵێدا کە لە تورکیای مامەوە یوئێنی تورکیای هیچ جوابێکی نەدا بە من. هەر بۆ یەک کاتیش بۆ یەک جاریش تەلیفۆنێکیان بۆ من نەکرد بڵێن مشکلەی تۆچیە لەسەر چی هەڵاتووی. 2 ساڵ دانیشتم تەلیفۆنێکم بۆ نەکرا. جێرەسندەکانیش واقعان گشتیان مەواد مەسرەفەکەن، هەر شەو داوا بوو 5 شتانەکانیش لە ناو سێڤزۆنە چەقۆیان خوارد، نە خۆراکی خاسە، نە پۆڵێکە، نە حمایەتێکە. هەر سەختی کۆبێژە تەحموڵکەی ناتانی هیچ کارێ بکەیت. ئەم کەمپا سەپارەت بە 24-23 هزار خەڵکێتەیە، بەڵام 20 هزاری لەوانەیە ئەفغانی بێ، لەوانەیە زیاتر لە 20 هزاری ئەفغانی بێ. ئەوانە کۆچبەرن، هەناجوو نیەن بەڕاستی. لێریچە لە سەری مانگەوە هەتا 10 مانگ پارە وەردەگرن، مانگی 90 ڕۆژ وەردەگرن. کورد 100 نەفەر 50 نەفەر شار لە گەرد کورمانجەکانی سووریە 23 نەفەر بوو، وەلی کورد 1 نەفەرژی بۆ ناترسە. وەلی مەسەلا ئەوەیە کە ئەوڕە ناخوازی دەرگیر بووی، پەروەندەکەت خراپتەوە، گەشتی کارەکانە کەیسە و پەناژویت خراپتەوە. ئەوە یەک بەی مەسەلا ئەوەیە مەسەلەن فقط دەرگیری نییە، شەوا خوازی بەخەفێ ناو کانێکس ئەگەر ئاگر بگرە کی ئەوڕەتی بدا دەرسە. 6 مانگ پیش ئەوڕە یەک کانێکس ئاگر کرد شروع کرد نزدیک 10-12 کانێکس سووتیە، چەند نەفەرژی مرد. وڵی بەو نەخۆشیکی هاتوو لێرە جینۆساید دەکرێن، هیچمان لێ بەسەر نە دکتۆر هەیە و نەخۆشیش وەکو باز دەکەن 5 نەفەری تێکەوتووە. 5 نەفەر بەسە بۆ هەمومان بەسە، 25 هزار نەفەری لێ 5 نەفەر بەسە. نە ئاو دەستی لێ نەدەتوانین پاکخانەی خۆت ڕاگەری، نە ئاو هەیە بتەوێت بۆ حەمامێک بۆ 25 هزار نەفەر 20 حەمامی لێویش هەر ئاویگەرم نییە، شتێک بە نێوی ئاویگەرم نییە. ئەگە بتەوێت لەو ئاوساردەش بچی بۆ حەمام دەوێت بچی سەرە بگری 3 ساعت 4 ساعت ئەگەر بەرت کەوێت. واقعا سەختایسە من هەم بە تەنیام نە دایکی نە باوکی نە پۆڵێک نە ئەتانم بچمە بەرەو ناتانم هەڵگەڕمەوە دواوە. واقعا مشکڵە ئەم ئەفغانی گەلە هەر ئەگەین بە مەسەڵەن ئەگەین بە دانی ئێرانی قینیان لە ئێرانی ئای ئێرانی گشتیان گوێن ئەدەن قسەی خراوەکەن تەهدیدەکەن ئازار و ئەزیەت جنسیان هەست. مشکلم بۆ پێش هاتکە شکایەتم کردگە لەو ئەفغانی گەلە هەر شەو لە سێڤزۆنە یا کەنیش مەوادەکەشی یا مەسەکەن یا تەرەف کوڕیان تێتە خوارە و یا شوەکانیان تێتە خوارە و چەقۆکە نزیکیانە هەر شەو شەڕدا ئەوە لێرە من فەقەت هیچ خۆشیکم نەدیگە نەمزانی ئاواسەوەگەنە من هیچ وەخت نهاتم لێرە واقعا خەریکم سەختیەکەشم جا نازانم چە بکەم نە پۆڵم هەست هیچ فەقەتێژم بەشکەم خواگیان معجزە بێ نازانم چە بکەم. پاسەوانەکان خۆیان لێیان ڕادەکەن کاکە گیان 200 کەس دەولەوە دێ 200 لەولەوە دەبێت شەڕی گروهی لەگەڵ یەکە شەڕە چەخو شەڕە ئاسن شەڕەدار پلیس خۆی بە کنارە دەکێشێ قسەی ناکە ناتوانە قساوەکە. 5 ساڵە پیش لێرە داوابی خۆت پلیس بوت بیان لە دێش داوا بکەنە بڕۆن 200 نەفەر لێرە بین 200 نەفەر لەوە 7 نەفەر مرد هاتن جەمعیان کردنە ڕووی خۆی پلیسیشی با دێش شار بکەن بڕۆن. چەند کەس کوژراوە هەتا ئێستا قاتڵی ئەوانە نەگیراوە. وای حساس دەکەم پسمە هەت شوێنێکی دیش هیچ جوابێک وەرناگرم پێم وابێ لەسەر کوردایەتێ کورد هیچ جوابێک وەرناگرێ لە هیچ شوێنێک جواب وەرناگرێ چون بێ وڵاتین خواردن دەدەن بەڵام ناخورێ خواردن دەنا سێجەمە دەدەن 25,000 کەسە 3700 عیلەیە دەبێ هەموو لەسەردا ڕاوەستن شەشی بانی دەچی تا 9 جاریوە تا 10 ئەوە هەتوو هەر لەسەرەدای 25,000 نەفەری دێت.
بەس بۆ خواردنی بەیانیان خواردنی بەیانیان دەچی شەشی بەیانی تا دا جاریوایە کاتی دەوێت نیوەڕۆ 11 و نیو 12 دەست پێ دەکات جاریوای بۆ 3 تا تۆ تا 3 ئەگە خواردنەکە خۆش بێت تا 4 ئەگە خواردنەکە بڕێک باش بێ خەڵک بتوانێت بخوا تا 4 لەسەرەدا گشتیان واقعا وازیان لباسیان کەسیفە ناگەین بە خۆیانە گشتیان یا دایکیانە یا باوک یا واقعا لێرە هاتکن ژنەکە من ئەوێنم ژنگەل مەجبورە ئەوەن خودفرۆشیکەن بۆخش بام ئەز بازارێت منم قساکەم کە بەخاترەوە پۆڵی بەدەست بێرن خۆم ڕفێقێکم بوو سعات 2 شەو بوو هاتنە خوارە و 4-5 دانە چەقۆیان لێدا ئایسە ها لە کۆما ئایسێشە خاستنەوە بەسەوە لێرە هەر شەو ئتفاقە کەفێ هەر شەودانی چەقوەخوا هەر شەودانێک ئەمرێ شەوێک نییە مشکلێک گەورە پێش نێت شەو هەمویان دەخۆنەوە سەرخۆش دەبن بە چاقۆ و بە ئاسن و بەدار شەڕەکەن دوای ئەوەی کە دەیکوژن هەمویان یعنی گوروەکە یارمەتی دەدە یا خۆی پارێ هەیە دەڕۆ بۆ ئەوروپا بە کوژەکە دەڕۆ بۆ ئەوروپا قاتڵەکە ناگیرێ ئێرە نە قانونی هەیە نە سیستمی هەیە نە هیچی نییە ئەو پرسیارانەی کە لە منیان کرد لە نێو مقابلەکەیدا مقابلەکەم کە تەواو بوو کوتی بەو کەیسەی کە تۆ هەتا چ لێرە لە حەز وڵاتێکی دیکەی ئەوروپی بی مافی دەدەم بە تۆ مافی پەنابەریت دەدەنێ بەڵام جوابم هاتەوە نەیاندامێ لەسەر چیش دەڵێت تۆ لە ئێران لە کوردستانی باشووریە لە تورکیای دەتوانی بمێنیەوە مناڵەکانم بە قسە ناتوانم باس بکەم ناتوانم بە قسە دەبێت بیبینی ژیانم چۆنە دوو مناڵم هەیە مناڵەکانم دەسم بۆ مەکتەبێ لێرە مەکتەبەکان ئێستا ئاگرداوە هەر ئەو فاشیستانەی یونانی مەکتەبەکان ئاگرداوە ئێستاوە هەفتێک پترە دەماڵەدا دانیشتون نە دەرسێک هەیە بخێنن نە مەکتەبێک هەیە بچن هیچ بە ڕۆژ لە ئێستا و نەخۆشش هاتووە بە ڕۆژ ناوێری مناڵەکان بێنی دەریە دەنێو کەلەبانێکی داین کەلەبانێکی 3 میتردا 6 میتردا 3 عائیلەینا وەک شتێک هەموو سواری سەر یەک بوون چۆن دەخەوی نازانم هەناسە دەژیشی دەو کەلەبانیدا ئەوەی تەنیشتە جوێی لێ ئەوە چ ژیانێک ئیمە چەند ئایلێ کورت هەیە یعنی بەڕاستی ناتوانین بڵێ بە ژنەکان بڵین برن قەزا وەرگرن چونکە ئەو ژنانێ ئەفغانیچە ڕێگا بە کەس نادەن ئەوەندە زۆرن من بە چای خۆم 10 جارم دیوە ژنی ئەفغانی لە سەری ئەرەب خستووە قسەی نەکردووە لەبەر ئەوەی کە زۆرن ئەو خەڵکە یعنی ئەو وەک ئەفغانستان دەزانن موریانیە ناوی ئەفغانستانی دووە تاریاک بانگ هەر تشتی هەیە لە ناوکەم ئەنی لە ئەفغانستان شا تشتی پێدا ناوە لەوەرە پێداوە چۆن دەرمان کۆکاین هاپ یعنی تریاک حەشیش هەموو دەرمانەکان لەناو ئەو کەمپە هەیە من لێرەوە داوە لە گەنجی ڕۆژهەڵات دەکەم لە باشوور باکوور ڕۆژاوە لە هەموو کوردستان ئایلەوە هەموو گەلی کورد بەڕاستی نێن بۆ ئەو کەمپە ئەوانەی کە دەیانەوێت بن بۆ ئەوروپا نێن لێرەوە نێن کاکە ئەوانەی کە دەزانن بەڕاستی ئەوروپا قەت نابێت بە کوردستان بەڵام ئیمە مەجبور بووینە چونکە حکوومەت سیاسی من مشکلمان نەبووە تا من خاکی ڕۆژهەڵات بە 1000 ئەوروپا نادەم خاکی کوردستان بە 1000 ئەوروپا نادەم ئەوە چی؟ ئەوە خوراکی شەوە ئەوە نانە لەواش خوراکی شەوە؟ ئارە خوراکی شەوە ئەوەیە زیتون دانێ گۆجە 2 دانە هێلکە ڕوجە ئەو هەموو خوراکی شەوە؟ چند نەفەرە؟ بە 6 نەفەر هەستیم وەلی با 6 نەفەریەوە ئەوە خوراکی 6 نەفەرشەوە 3 دانە هێلکە دەنا هێلکەی سار هێلکەی بەنجانێ نانێ ئەوە خوراکی 6 نەفەرە بە خازرەوە نەگەرانەوێژم دایکە واز خازەوی ژێ درۆمە دەتەکمنە واز خاسی من ناو تەلەڤیزیۆنە ئەوێنم واز چۆنە ئەژم دەبێ باشم مەمانگیان قەیناکە ئێستاێشە تەحەمڵ بکەم هەرەوە ئەویش ئەگیرێ خەفەتە خۆ ئەی چۆن ناگیرم سە ماه پیش لێرە دانەیە ئیرانی هاتووی واز خۆی دیپۆرت بکەیت
بعد روی قرنطینه انقدر اذیتی کردن افغانه، انقدر اذیت کردن خۆی داردا. 3 ماه پیش لایرە خۆی کوشت، نه خبرنگاری نه اتفاقی هیچ. کەس حالی نە و فقط چەند نەفەری ناو چادرەکە بوو ناوە خەبەردار بوو تەمام بوو. هاری خۆی داردا. پارە چەند دەدەن؟ پارە 90 یۆرۆ دەدەن بە من. بەڵام خێزانم کە هەم تەمەنی منە 50 یۆرۆی دەدەنی. مناڵەکانی من نازانم بە چ زمانێک قسە بکەن. لە تورکیەی بە تورکی قسەیان دەکرد. لێرە مەجبوری بە ئەفغانی قسە بکەیت. ئێستا مناڵی 7 ساڵانەم هەیە، کوڕە 7 ساڵانەکەم ئەفغانی قسە دەکات. دێتەوە ژوورە چری وایە پرسیارێکی هەیە دەڵێ ئەرێ بەو شتەی بە کوردی دەڵێن چی؟ نازانێ ئەفغانەکەی دەزانێت کوردەکەی نازانێت. لە تەنیش کە لەبانەی من شەڕ بوو 20 ئەفغانی کەوتنە سەر سۆمالێک، گورچیلایان بە چەقۆ دەرێنا کە مناڵی 7 ساڵانەی من دیتی چەند جار چوومەتە بۆ ناو UN پێم کتونە ئەو مناڵی من بە شەو دەترسێت، وەختێک دەخەوێ پێشچاوی خۆی دەگرێت. بە ڕۆژ بۆ خۆم بە ڕۆژی ڕووناک دەبێ و دەگەڵی بچم بۆ توالەتی وێنمەوە، ترساوە. چەند جار بە UN کتۆ، ڕقم تەلیفۆنێکیان لێ وەرگرتوم، تەلیفۆنت بۆ دەکەین مناڵەکەت بێنی بۆ لای دکتوری سایکۆلۆژی و یارمەتیت دەین. یەک مانگە هیچ تەلیفۆنێکم بۆ نەکرا. حەفازە بە 2 هەفتە جارێک هەر مناڵی هەر هەفتەی 14 دەنێک یا 13 دەنێک دەدەن، یانی تۆ بە 2 هەفتە 25 تا 28 دانە حەفازەت دەدەنێ. ئەویش هەر سەرەیە، زۆر جاران بەرت ناکەوێت. شیریش هەر بە هەمان بابەتە، بۆ خۆت دەبێ بیکڕی. ئەگەوەندی کە ئەوان دایان دەنا باقی بۆ خۆت دەبێ بیکڕی. لێرە شیر و حەفازەش زۆر گرانە. فصل گلان و بلبلان بلبل عاشق گل سویر رژای ناپس گره پیر حالیلی لیلا از شوانم لاور کریه. هەر پەنابەر و کۆچەرەکان نا، تەنانەت خەڵکی گوندی مۆریا کە چەند کیلۆمەترێک دەکەوێتە خوار کەمپەکەوە بەدەست کەمپ نشینەکانەوە هێندە ئازار و ناڕەحەتیان دیوە و باخ و بێستان و مەڕ و ماڵاتیان لەدەست چووە. دوور نییە هەر غەریبەیەک لەو ناوچەیەدا ببینن دارکاری بکەن. بەر لەوەی بچمە دوورگەکە چوو بوومە وەزارەتی پەنابەرانی یۆنان لە ئەسینا و بەشداری کۆبوونەوەیەکی وەزیری پەنابەران و بەرپرس و فەرمانبەرانی وەزارەتەکەیم کرد. ئەم ڕۆژانە نۆتیسمی تاراچی کەمتر قسە بۆ میدیاکان دەکات. دۆخی سنوورەکانی وڵاتەکەی لەگەر تورکیا بەهۆی پەنابەران گرژی زۆری تێدایە. نایەوێت بەهۆی لێدوانەکانی هەستیاری سیاسی زیاتر دروست بکات. ئەو دەیەوێت بڕیارەکانی حکوومەتی وڵاتەکەی بە کارمەندەکانی وەزارەت بگەێنێ بۆ ئەوەی بە خێرایی دۆسیەکانی پەنابەران بخەن بەلایەکدا. هەر کەسێک پەڕیەوە خاکی یۆنان لە ماوەیەکی کەمدا وەڵامی بدەنەوە و ئەگەر بەڵگەیمانەوەی هەبێ و دۆسیەکەی لەگەڵ یاساکانی کۆچ و یەکێتی ئەوروپایەکی گرتەوە بمێنێتەوە. ئەگەر بۆشی نەسەلمێنرا و کەیسەکەی مافی پەنابەرێتی نەیگرتەوە بە زووی دیپۆرتی ئەو دیوی سنوورەکانی یۆنان بکرێتەوە. چونکە ترسێکی دیکەش زیاد بووە و ڤایرۆسی کۆرۆنا و گواستنەوەی لە ڕێگای کۆچەر و پەنابەرەکانەوە ڕێکارەکانی زیاتر توند کردووە. وەزیری پەنابەرانی یۆنانی زۆر بە خێرایی یاسانوێکانی ڕێنمایانوێکانی یاسای پەنابەرانی بەگوێی فەرمانبەرانی وەزارەتەکەی دادا. ئەو زۆر بە پەلە و تووڕەش بوو، تەنانەت بۆ هیچ میدیا قسەی نەکرد، بەڵام ئەوەندەی گوت دەبێت لە ماوەی 30 ڕۆژ تا 90 ڕۆژدا هەر کەیسێکی پەنابەران کە دێتە ناو وڵاتی یۆنانەوە یەکلایی بکەنەوە. هەر لە ئەسیناش گەشتێکم بە شەقام و بازار و ئەو شوێنانەدا کرد کە پەنابەرە بیانیەکان تێیدا کۆبوونەتەوە یان دوکانداری و کارێک دەکەن. لێرە هێندە وێنەکان بە ڕوونی دەیانتوانی دۆخی گوزەرانی پەنابەر و کۆچەرەکان دەرخەن. پێویست نەبوو جگە لە نیشاندانی وێنەکان قسەیەکی زیاتریان لەسەر بکەین. بەرپرسێکی یۆنانی لە دوورگەکە باسی فشارەکانی سەردامە زاوەکانی وڵاتەکەی دەکات بۆ کۆمەککردن و پێشوازیکردن لە پەنابەران و کۆچەرەکان و دەڵێت
هێندە ژمارەیان زۆر بووە خەریکە لە خەڵکی ڕەسەنی ناوچەکە زیاترە بن. فشارێکی زۆریان خستۆتە سەر دانیشتوانی ئەم ناوچانە و زۆر جار دەبنە گرفت بۆ خەڵکەکە. گەورەترین کێشەی ئێمە لێرە کەمپی مۆریایە، چونکە وەک دەزانن کەمپەکە لەو ناوچەی دروستکرا بۆ 3000 کۆچەر و پەنابەر بوو، بەڵام ئێستا زیاتر لە 25,000 کەسی تێدایە و هەموو دەوروبەری کەمپەکەشیان داگیر کردووە، شوێن و زەوی هاوڵاتیە یۆنانیەکانیان داگیر کردووە، داری زەیتونەکانیان بڕیوە، مەڕ و ماڵاتی هاوڵاتیە یۆنانیەکانیان سەر بڕیوە و تاڵان کردووە بۆ ئەوەی خواردن بۆ خۆیان پەیدا بکەن. Επειδή εμείς αυτό το κάνουμε 5 χρόνια τώρα, έρχονται, έχουμε συνηθίσει, έχουμε δώσει αλληλεγγύη. ئێمە لەوە تێدەگەین کە کۆچبەر و پەنابەرەکان لە دۆخێکی دژواردا ئاژین. بەڵام دانیشتووە یۆنانیەکانی دەوروبەری ناوچەی مۆریا زەرێکی زۆریان کردووە و ژیانیان تووشی کارەسات بوو. ئەوان تووشی گەورەترین کێشە و گرفت دەبن بەهۆی کۆچبەر و پەنابەرانەوە. لە هەمان کاتدا شارەوانی میتیلینی شارێکی هەیە کە دروست کراوە بۆ 30,000 کەس، پێویست دەکات شوێنێکی مانەوە و خزمەتگوزاری دیکە بۆ زیاتر لە 25,000 کەس دابین بکەین. ئەمەش واتای ئەوەیە لە نەخۆشخانەکەمان شوێنمان نەماوە بۆ نەخۆشەکان و نەخۆشخانەکەمان ناتوانێت چارەسەری ئەو ڕێژەیە بکات. هەروەها پێویستە خۆڵ و خاشاشی کەمپی مۆریا کۆنتترۆل بکەین. ئەوەش پرۆژەیەکی زۆر گەورەیە و پێویستە لە ڕێگەی باجی هاوڵاتیانەوە کە دەدرێت بە شارەوانی بودجەی بۆ تەرخان بکەین. بە تایبەتی لە مانگی حوتی ڕابردووە تا ئێستا کۆچبەر و پەنابەرانی دوورگەکەمان دابەشی سەر شار و شارۆچەکانی یۆنان وڵاتانی باکووری ئەوروپا ناکرێن، لێرە دەمێننەوە. بۆیە ئێستا زیاتر لە 20,000 پەنابەر گیریان خواردووە و ئەوەش وای کردووە کە کێشە و گرفتی زۆر لە نێو دوورگەکەماندا دروست ببێت. ئەوان دوورگەی میتیلینی وەک ترانزێت بۆ شوێنێکی دیکە بەکارەهێنن. ئێمە لە پلانەکە تێدەگەین. پێویستە سەرەتا بە پرۆسەی مافی پەنابەرێتیدا تێپەڕ ببن و ئەوانەی لە ڕاستیدا پەنابەرن و مافی پەنابەری دەیانگرێتەوە لە یۆنان یاخود لە وڵاتێکی دیکەی ئەوروپا بپارێزرێن. ئەوانەی دیکەش دیپۆرت کرێنەوە بۆ وڵاتی خۆیان یاخود بۆ وڵاتانی لێوە هاتوون. ئەم پرۆسەیەش ماوەیەکی زۆری پێچێت. ئەوەی ئێمە داوایەکەین پرۆسەکە ئاسانتر بکرێتەوە تاوەکو دوورگەکەمان پڕ نەبێت لە کۆچبەر و پەنابەر. Ήταν κάτι το οποίο με πολλές δυσκολίες, εν πάση περιπτώσει, μπορούσαμε να το διαχειριστούμε. ئەوانەی ڕویان لەم دوورگەیە کردووە هەمویان نایەنەوێت لە یۆنان بمێننەوە. بەشێکیان ئامانجیان ئەوەیە بگەنە وڵاتانی دیکەی ئەوروپا. یەکێتی ئەوروپاش ساڵانێکە لە هەموو ڕێکەوە کۆمەکی یۆنان دەکات بۆ ئەوەی هەر لە خاکەکەی خۆیدا چارە نووسیان ساغ بکاتەوە و کامانەیان دۆسیەکانیان مافی پەنابەرێتی دەیگرێتەوە و کامانەیان دەبێت دیپۆرت بکرێنەوە لە یەکتری جیا بکرێنەوە تا ئەوانیان دەتوانن مافیمانەوە بەدەست بهێنن دابەشی سەر وڵاتانی ناو یەکێتیەکە بکرێن. هەر بۆیە هێزی دەریاوانی ئەوروپی بەردەوام هاوکاری هێزی دەریاوانی یۆنان دەکات بۆ ئەوەی سنوورێک بۆ پەڕینەوەی پەنابەران دابنێن. پارێزگاری ناوچەکانی باکووری ئیجە لە ئۆفیسەکەی خۆی چاوەڕێمان دەکات بۆ ئەوەی لەسەر سیاسەتی وڵاتەکەی و ئیدارەی ناوچەکە بەرامبەر پەنابەران وەڵامێکی نوێمان دەستکەوێ. وەڵامێک بەدڵی پەنابەران بێ یا سیاسەتێکی نوێ کە بتوانێ باری سەرشانی کۆچەرەکان سووک بکات. Ειδικά για το Κουρδιστάν, θέλω να πω ότι όλοι οι Έλληνες, όλη η Ελλάδα. بە تایبەتی بۆ کوردستان دەمەوێت بڵێم یۆنان و هەموو یۆنانیەکانی شەستێکی تایبەتیان هەیە بۆ کوردەکان، چونکە هەست بە ئازاریان دەکەن و دەزانن چەندین ساڵە بێدەوڵەتن و دەشزانن چە ئازاریشیان چەشتووە لە تورکیا. بۆیە بە خۆشەویستێکی تایبەت یۆنانیەکان مامەڵە لەگەڵ پەنابەرانی کوردستان دەکەن. بەڵام ئەوەش دەڵێن بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان پێش ئەوەی ڕۆڵ ئەوڕۆپا بکەن باش بیری لێ بکەنەوە. چونکە یۆنان بێزار بووە لە کۆچبەر و پەنابەر و ڕێژێکی زۆری تدایە و دۆزینەوەی هەلی کارومانەوە لێرە ئەستەمە. ئێمە کوردستان و کوردەکانمان خۆش دەوێت، بەڵام دەبێت دووبارە بیری لێ بکەنەوە. لە سەرەتاشدا پێم وتن کاتێک پەنابەرانی سووریا لە ساڵانی ڕابردوو بەهۆی شەڕ و ئاشاوە ڕویان لە یۆنان کرد، هاوڵاتیان ئەم دوورگەیە بە جۆش و خۆشەوە پێشوازیان لێکردن. ئێستاش ئەگەر پەنابەری سووری بەهۆی شەڕ و ئاژاوەوە ڕوو لە یۆنان بکەن کە خەڵکی ناوچەیەکن شەڕی تێدایە و لەلایەن تورکیاوە بردومان دەکرێن، یۆنانیەکان زۆر بە جیاوازی مامەڵیان لەگەڵدا دەکەن. ئەوە شەروا دەمێنێتەوە.
دەمەوێت لە کۆتاییدا ئەوە بڵێم کە ئێمە یۆنانیەکان هیوادارین کوردەکان بتوانن ببن بە خاوەنی دەوڵەتی خۆیان وڵاتەکەیان ڕێک بخەن و بتوانن ئاستی ژیانیان زۆر لە ئێستا باشتر بکەن چونکە وڵاتانی دەوروبەریان ڕێگەیان پێنادەن بە خۆشی بژین. هەندێک لە خێزانە کوردەکان لەو دۆخی ناو کەمپەکە ڕایان کردووە و یا خۆیان ژوورێکیان بەکرێگرتووە یان ڕێکخراوەکانی سەر بەنەتەوە یەگرتوەکان بەهۆی بوونی نەخۆش کۆمەکێکی کەمیان کردن و جێگایەکیان بۆ نیشتە جێبوون لە دەرەوەی کەمپەکە دابین کردووە. ئێوارەیەک چوینە ماڵی کوردێکی ڕۆژئاوای کوردستان ژن و پیاوێک و دوو منداڵ لە ژووری کۆنە هۆتێلێکدا دەژین. ئەم خێزانە لە کاتی پەڕینەوەیان لە تورکیاوە بۆ دوورگەکە چووپەکەیان هەڵگەڕاوەتەوە و بە بەرچاوی دایکیانەوە منداڵەکان کەوتونەتە ناو ئاوی دەریای ئیجەوە بە دۆخێکدا تێپەڕیون ئەگەر بێ ئومێدی و بێکەسی و ترس ئەو ساتانە دڵیان لە ترپە خستبایە دەبوو دڵی ئەم دایکە هەر ئەو چرکەیە بوەستێ. تشکی پڕ نەخۆش بووەش مەجبوری هاتم ئەس نەشکێ پاخۆر هاتم یان نەدگۆ باوەڕپاچی پێ خۆش ینی ڕێژ مەڕ نەماش بەر پێ ینی ترکی مەگرتن ماوێتن سووری ئەمێ هەڕم کوی دەری مەجبور بەم جاردی قاچاغی هاتن ترکی ئەم ژوێ دەری چوون ئەزمیرە وش ئەزمیری هاتن بێ دەرێ ڕێ پێشیامە نەما یانیا ئیزلامێن بچیە ڕێ پێشیامە نەما بوو مەگۆم ێ گشت خۆڵڤێ ئاوێخن ئەبەرام گشت هەڕنیا بەراو تەنێت شێک پێنێ ئەزوە بزارۆکە خۆ زلامی خۆم هاتنم سی و ددا حەبوونم بەلۆنێ دەبوو بەلۆنەمە گیا ئەدێ یونان گیا جهێ یا ئەقلیمی و ئەموا جێبر پڕ هەبوو و قولپی هەب قولپی ولۆ چوو هەنەکە دەنگی خۆراکرد هەنەکە ولۆ کرد ترس چێ بوو ئەو زارۆکەتە ناویا بوو دشەب بوو سعات دێ شەوێ بوو گشت بە هەبر یعنی شتر سارەشتر نکار بسەر چێوگە خۆ بسەکم یاوەدا ئابێدم دگۆ ئەزێ چلۆ بکەم ینی ترسە گەلکی مگرتم ینی بگۆ زارۆکە مل بەر چاوێ مەهارن و دنیا شەب ینی ئاو مەرە گەلکی جاوێت ترسیە دگریان دگۆ ماما ئەزێ چ بێژم ئەزلامی گۆ بگێوان و کەس چاوە بگێمان ئەز دکا مازێکی را هێژێ مێزێ ددارا هێژم ئەز نزانم ئەز خۆت چوون بنێ ئاوێ ئەڤالی وی هاتی دەستێ زارۆکێم گرتی یەک بری و یەک جممایی دەدە حەزلام خۆ خەلاس کرد و هاوێکی مەمەژی خۆ خەلاس کردی دەرباز بوون ji İzmir'e hatin belemim hatin bedere pavi o da medam yani mirne yek xol mirne daxine per zore per naxoşe yani ki mirna xozar ki xaber çavi xodi bin yani tişki per naxoş yani az behevi me haçe go denge ma godari dike bera xolbe mirne o bet haluki naxine per zore تبيجن ريبر قاچاقشي تبيجن خوشه و تبيجي و تيان هذا تبيجي ودري نتشتكى هذيك قشطه غاليه قشي جبو خو بيريكا خو بري خو تبيجي نتشتكي وان راستي بهفتني شتي يكي جو بو خاز بي مرني بچاوي خو ببينه مرنا خو زاروكي خو حد شي خو مرا كاس جي خو درنا كفي و جي خو جيبي جير خوشتري تشقاسي زور بيجي مرنابي خوشتره از چون مچاوي خودي چا سه كرلي كي خستبون اولو سكناندي بو بوليس اجله دناري يعني وضع پر خرابه ودري جد زيه ج خرابي ج حمتي حما اخو هو مجبوري عطن بدري بغرفه المشتينه يعني برسل ماجي جرانا ما هي كلياوي امددن تالي كاري ما نايكرن يعني برزور وتت تشكي نادر ما قوق بيجي والله هنا ما هيك يا دمه يا سما هنا جبر درك بيجي حرم دارن بهر امجي نزانه حفت ما هما ام بندي في ما هي وفي ما في ما هنا و تشكي زلال ندان دسمه ده ام جورو ماني سكناندي ام في جزيره الجزيره ليزبوس ام بينام لحبسي دنا
چەند گەڕەکێک خوارتر لە ناو کۆڵانێکی تەنگ و تاریکی نزیک دەریاکەدا خێزانێکی 5 کەسی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان دەژین. ژنەکە نەخۆشە و پیاوەکەش لە بوونی مافی مرۆڤ دەستی شتووە. هەرچەندە وەڵامێکیشیان لە دەسڵاتدارانی یۆنانەوە دەستکەوتووە، بەڵام دیار نییەکەی لەو دوورگە دوورە دەستەوە دەگەنە دوورگەی خەونەکانیان و ئایندەیەک بۆ منداڵەکانیان دەستە بەردەکەن تا ناڕەحەتی و ئازارەکانی ڕابردویان بیر ببەنەوە. لە ترسی وەی کە مەسەن دیپۆرتم نەکەنەوە یا مەسەن پۆلیسی لێ جوای بنێت داوە لازێک پێی خۆش با دەگرتی و دەزیندانی دەکردی تا دیپۆرت ئێرانی دەکردیەوە. خلاصە بەدڵی خۆی بۆ شتا. ئەویکم پسمەیە باشترە بۆ من. بۆم زەین واقعان حقوقی بەشەر هەیە وەلی واقعان وانە بوو. وەلی ئەوەی ئەمن بیرم دەکردەوە هەو نەبوو یانی کە سووریەک کە ئەوە شەڕ و هەڵا و بەزم و ڕەزمی لێیە زۆر لێرە باشترە. زۆری ئەمنترە. منیان بر بۆ بیمارستان لەوێ واقعان دکتورەکان زانیان کە من زۆر ناڕەحەتم لەوێ هەر ئەو ڕۆژی منیان بەستەری کرد. منیان بەستەری کرد لەوێ باش بووم ڕسیدگێکی وان بە من نەکرد. هیچ کە من زمانی وانم نەدەزانی کە ئەوەش نەبوو مەسان کە هەموو کارتم متەرجیمێکی بۆ من بێننەوێ کە من بزانم دەردی من چییە. هەز هیچ جوانێکێکی نییە ئێرە حقوقی بەشەری نییە واقعان نیتی. هیچی نییە دەردی خۆت بەچێ دەڵێ هەڕەشەی کوشتن لەسەر بوو ئەوە نییە بڵێ هەڕەشە لێت دەن ئەوە کاکە بە چێ دەڵێ بە پەنجان تێ دوورکەن بەبەر چقوانی دەڵێ چی من ئەوەی نەمدیت پێ لەوێ دیتومە شەوێکی هاتن عەرەبەکان گەڕان بە دوای کوردەکاندا کوردی کێلە نەما بوو مێردەکەشم بە بۆنەی منەوە نەیدەتوانی بڕۆ کە مەژ لەگەڵ کوردەکان ئەو ڕۆژی ڕۆیشپین من نەمانتوانی ئەو شەوی کە عەرەبەکان هاتن بە دوای مەداگەڕان ئەمن و مێردەکەم دوو بە دوو ڕۆیشتین بۆ بن دەرکی دکتورەکانی کێپنۆ لەوێ پۆلیسەکان خەڵبوو بوونەوە دانزانی کە بە دوای کوردەکاندا دەگەڕێن ئیدی ئەمن و ئەوان بردە قەرەنتینەکەی دوای وەژکردن منداڵەکانم لەوێنە من ناتوانم لێرە بم ئەوانیش بۆ خوان خودی خوان هاتم منداڵەکانیان هەڵگرت هێنانە کنەمە ئەو شەیمە لە قەرەنتینەدا گوزەرانمان تا بەیانەکەی لە ترسیوەی کە عەرەبەکان هێژنەکەنە سەر منداڵەکانم ئەلحانیش لە کچە کچکۆلەکەم بپرسە بڵە وەعزیەتی موریایە چۆن بۆ بزانە چۆنت بۆ دەڵێ لە من باشترت بۆ ترسی دەدا ئەمن دەمێ منداڵەکاندا ئاسایشدا بێ هیچی دیکە ئەمن منداڵم بەڕێکدا منداڵەکە خێزانم کە ناتوانێت بۆ خۆی کاری منداڵەکان بکە بۆ خۆم هەمام تشکیلات شتەکان پێ دەکەم لەوێ دەمبرنە ئەو حەمامەی لەوێ ئەگەر دەمبردن ئەو عەرەبانە ئەوە حرامە و خولاسە ئەوە ئەوەیە و خولاسە لەو شتە قەدیمیانە ئەوەیە ئەمنیش کە بەڕێکمانە کرد هەجومیان کرد بۆ خولاسە بۆ خۆ دەزانێت کە قسەێک لێ و قسەێک لە من هەجومیان کرد بۆ چادرەکەم و جیانە پڕکردم لە خێن و ئاڵێ بووی دوای کە چوومەوێ کە باس و شتەکەم بردەی وێنێکتماوەی با بە مشکلمە بواتمە ناتمە خۆ بکوشتێم و ئەو داعی وردە و دەکاروبارەکان جێبەجێ کردم بڕیانکردم بۆ قەرەتەپەی بۆ خوشک و برایانە دەڵێم لە هەر جێگایەکیندان هەیە بێنە ئێرە نێن کارەکان زۆریشتی بەیە حیزەوە نییە وەڵی ئەگە سەد زەنگانیش لێ دەی جوابن نادەنەوە چون دەزانم پەناهەندەی منداڵەکەم هەڵحان شەر وا دەڵێ و کوڕەکەم وا دەڵێ دەڵێ بابە کامپیوتێرم هەبوو ئەوەم هەبوو فقط قەولی وانێکم پێ دەدەم قەولی مەپوچیان پێ دەدەم ئەوانەی لەو ڕێگایەدا مردن و تەرمەکانیان لە ئاوی ناوچەکە دەرهێنراوە یان لە کەمپەکاندا مردون و دەمرن لە گۆڕستانێکی جیاواز بە خاک دەست پێدرێن کەمیان چانسی ئەوەشیان هەبووە لە دوای مردنیان گۆڕێکیان هەبێ چونکە زۆربەیان تەرمەکانیان لە ئاوەکاندا نەدۆزراوەتەوە و لە دوای خۆشیان گۆڕێکیان جێ نهێشتووە پەشیانە تەنها تەرمەکەی بە خاک سپێدراوە و هیچ ناو ناونیشانێکیش لەسەر کێلی گۆڕەکەی یان ئەو تابلۆیانە نەنووسراوە کە لەسەر گۆڕەکەی دانراوە کەم کەسیە و دوورگەیەش گۆڕستانەکەی پەنابەرانی دەزانی زۆر گەڕاین و سوڕاینەوە و پرسیارمان کرد تا ئەوەی پیاوێکی یۆنانی لە ناو کێڵگە و دارستانی نێوان چیاکانی دوورگەکەدا
گۆڕستانەکەی نیشان داین. لەم ڕووبەرە زەویەدا پیاوێکی مەسری وەک خێرێک مرد و شۆرێک و کۆمەڵێک پێداویستی گۆڕ هەڵکەندن و کفن و تابوتی داناوە. لەم گۆڕستانەدا گۆڕی ژن و پیا و منداڵ و گەنجی کوردیش هەیە. هەر هێندەی چاوم بە گۆڕە غەریبەکەی وڵاتی تەمەن 1 ساڵان و دایک و برا 3 ساڵانەکەی کەوت. بەدڵ دەمویست شیوەنێکیان بۆ بگێڕم چونکە لە کاتی مردن و بە خاکسپاردنیاندا کەس نەبووە بۆیان بگێڕێ. ئەمانە لە شەڕ و کوشتاری ناوچەکانیان لە ڕۆژ ئاوای کوردستان و سووریاوە پێش چەند ساڵێک ڕویان کردە ئەم دوورگەیە. بەڵام لەم ڕێگایەدا مردن و ئێرە بووە دوا مەنزڵگەیان و خەونەکانیشیان چووە ژێرگڵەوە. زۆر کەسێ مەسەلەن بە ئاواتێک و هاتە ئێرە ئێستا بەخۆی و بە ئاواتەکەی لێرە ئێستا وا لە ژێر گۆڕە لە ژێر خاک زۆربیان بێناونیشانن ناوێکیان ئەوانە مەسلەی بێناونیشانێکیان چێ مەسەلەن دێتن لە ڕێیان ئەوتە هیچی پێنیە ئەوراقێک مەسەلەن پاسپۆرتە شتەشی پێنیە ئەوتە کە لەکەون و ناو ئاو بەحر و ئەوە شتەکان مەسەلەن لەیان ون دەبی بەبێ ئەوە ئێستا هەیە مەسەلەن هەتا ئێستا لەوانەیە کەسوکاری چاوەڕێ بکە ئەوە ناوی دیارە ناوەکەی لەسەرە و ناوی محەممەدە و ئەگەر سیر بکەیت زۆر بچووکار لەوانەیە 80 سانتیمێ بێ و دیارە گۆڕی منداڵێکەوە بەڵێ ئەوانە هەمووی ئەو کەسانەکە لە ڕێگای یۆناان تورکیا کە هاتونە بۆ جەزیرە لیزڤۆس بۆ میتەلینی ئەوانە هەموو ناو ئاو خەکاون. لەو ڕۆژانە منداڵێک خنکە ئەگەر زۆر دڵیانی بەسوە بزانم ئەو گۆڕە یەکەم گۆڕ زۆر بچووکە ئەوە پێدەچی تازەشە پێدەچی گۆڕی ئەو منداڵی بی. وڵاتی تەمەن 1 ساڵان کە ئێستا و بۆ هەمیشە لە تەنیش دایکیدا لەم دوورگە دوورە وڵاتەدا ڕاکشاوە ئەم نەی دەتوانی بە 1 ساڵ تەمەنەوە بیر لەوە بکاتەوە یاخود بڕیار لە چارە نووسی خۆی بدا لەم ئاوانە دەپەڕێتەوە بێت بۆ ئەوروپایان نا. لە تەنیشتیشم زانای تەمەن 3 ساڵ کە چەند بستێک دوور لە دایک و براکەی ڕاکشاوە بە هەمان شێوە لەوانەیە تەنها کۆمەڵێک خەونی هەبوو بێ. تۆش خاوەنی خەونی لەوانەیە ئێستا لە مێشکی خۆتا بڕیارێک بدەی یاخود بیر لە بڕیارێک بکەیتەوە. بەڵام ئێمە ئەوەندە دەڵێین بەر لەوەی هەر بڕیارێک بدەیت و ئەم وێنانت بینیوە لەم دواوێنەش ڕابمێنە. نازانم چ بکەم نە پوڵم هەز هیچ فقط بەشکەم خواگەم معجزە بێ نازانم چ بکەم. من دەمێ منداڵەکاندا ئەستایشدا بێ حیچی دیکە. تابوتی منداڵە کورتی جوابێک وەرناگری چون بێ وڵاتی